سڵاوتان لەبێت و بەیانیتان باش لە هەرکوێک لێوتان پڕ لە خەندە بێت و دڵتان شاد بێ و تەندروست بن. بەیانیدا شاژە بەیانی باش سۆڤان ڕۆژێکی باش بۆ تۆ. ڕۆژێکی باشتر بۆ تۆ، ڕۆژێکی باشتر بۆ بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 بەو هیوای کە ئێستا لەگەڵ ئێمە ئامادە بن ئەو بڕگە و بابەتانەی کە لە پرۆگرامی بەیانی 24 ئەم بەیانی ئامادە کراوە بۆ ئێوەی بینەر، ئەوە بینەری بن و کاتێکی پرسود لەگەڵ ئێمەیە بەسەر برن. ئەم یا کاتژمێرێکە بەیەکەوین بۆ هیواین کە توانی بێتمان پرۆگرامێکی جوانتان پێشکەش بین لەگەڵ هاوکارم باش. سڵاوتان لەبێ لە هەر شوێنێکن بینەر و بیسەری پرۆگرامەکەمانن ڕۆژێکی باش دەست پێ بکەن کاتێکی خۆشتان هەبێ. بێگومانە و بابەتانی هەڵیە بژێرین ئەو بابەتانان کە ئێمە لەگەڵ هەستانمان لە خەو ڕۆژەکەمان بە باشتر بەڕێ بکەین لە بەرەوەی میزاجی هەر یەکێکمان ئەوەستێتە سەر یەکەم ڕوودا و یاخود یەکەم بینین و دیمەن کە ئێمە سەرەتای ڕۆژەکەی بینین و دەست پێکەین. بۆیە بۆ هیواین کە هەموو ئەو بابەتانی ئامادەمان کردووە ببێتە وزەیەکی باش بۆ ئێوە با لە سەرەتاشەوە هەنێک لەو بابەتانەتان پێ ئاشنا بکەین. وەرزشی شاخەوانی و شاخڕەوی یەکێکە لە وەرزشە باوەکانی جیهان لە کوردستانیش ئارەزومەندێکی زۆری هەیە، جا هەردووکی بۆ ڕۆشتنی چیا و سروشە بەڵام جیاوازی هەیە لە پرۆگرامەکە باسیەکەی. خانما هونەرمەندێکی کورد لە ئەنقەرە پێشەنگەیەکی شێوەکاری لەسەر قوماش دەکاتەوە. پیاوان ئەمڕۆ لەگەڵمان بنچووکەوە هەڵە باوانەی کە سەبارەت بە دیزانی جلوبەرگی پیاوانە باسی لێواکەین و میوانی تایبەتیشمان لەوبارەوە بێت. مافەکانی مناڵان و ئەرکەکانی دایک و باوک و کۆمەڵگا بەرامبەر بەنەوەکانی دواڕۆژ ڕوون دەکەینەوە. بەداخەوە عێراق بووە تا پێنجەمین خاوەنی پیسترین وڵاتی جیهان و لە سێمین نزیک دەبێتەوە. پاشماوەکانی پلاستیک هۆکاری سەرەکیین بۆ یاڵین بەداخەوە چونکە ئێمەش لێیان زۆر نزیکیان لەناو هەمان سنوورین ئەو کێشەیە بەرۆکی ئێمە شەگرێتەوە ئەو پیسیەش بۆ ئێمە زەرەری ئەبێت. زۆربەی کاتێمە یەکەم بابەتمانیان بە چیرۆکی کەسایەتیەک یان بە شارێک یان بە تایبەتمەندی شارێک دەست پێەکەینیان هونەرمەندێک بۆ لە بەرۆی یەکەم بابەت جاگەر هونەری بێت یاخود کللتوری بێت ئەوە پرۆگرامەکە بە چێشترەکات. ئەمڕۆ باسی هونەرمەندێکەکەین کە عەلی ڕەزایە وێژنیگار کێشێکی ناوچەی چەولیکە. عەلی ڕەزا لە ڕێگەی دەنکە خۆڵ و تۆز و وردەبەردی شاخ و چیاکان نیگاری جیاواز دروست دەکات و تا ئێستا 3000 تابلۆی بەرهەم هێناوە لە شارەکانی تورکیا نمایشیانەکە و 33 پێشانگەی لە ئەوروپاش کردوێتەوە. باش عەلی ڕەزا لە گوندی خۆی کارگەیەکی کردوێتەوە، دەڵێت کە ئەو بۆتە سەرمەشق و ڕێنیشاندەری چیرۆکەکانی تەمەنی منداڵی و کولتوری وڵاتەکەی لە ڕێگەی ئەو وردە بەردانەوە دروست ئەکات و نمایشیان. نیگارخێزێ کورد عەلی ڕەزا ji kargeha xwe piraniya rojan derdikeve berê xwe dide zozanan û çiyayên gundê xezikê yê çewligê da ku bo nîgarên nûh kevvirên pêwîst peyda bike. Dîtina kevviran zehmetek, anîna wan jî zehmetiyek, hûrkirina wan û moxilkirina wan jî zehmetiyeke din e. Kendi köyümde atölye kurdum. Min li gundê xwe kargeh çêkir. Li vê derê derfetên çêkirina nîgarên ciwan hene. Bi nêrîna min divê her hunermend vegere ser axa bav û kalan. Axa ku ji dayîk bûye divê tiştek li ser vê zêde bike. Biriyim. Her üreten insan ille ilk doğduğu topraklara geri dönmeli. Oraya bir şey katmalı diye düşünüyorum. Bi tozên kevran bêyî ku tu bo yaxekê bi kar bîne berhemên xwe çê dike. Berhem heye 4 roj, berhem heye jî 4 mehan dirêj dike. Pêşangeha xwe ya destpêkî li Çewlikê vedike. Piştre li bajarên din û welatên din. Di 32 salan de 33 pêşangeh vekirine. Kendi öz kültürümü çalışırım.
برهمن من گریدای کلتورا منن نگارن من زیادتر لسر چیروکن زاروکتیا منن رهبر من زاروکتیا منن دما برهمک خود دشینم در و خمگین دبم لدما حضر دکم او de kültürü velatı min bide nasandın ve deme aram dibim. Çok büyük sıkıntılar yaşanmıştı çocukluğumda. Di heyama 32 salan de zêdetirî 3000 berhem durustkirine û gihandine welatên Amerîka û Ewropayê bi giştî jî 16 welatan. Birçok ülkeden teklif aldım. Norveç en Ji gelek welatan ji Norwêcê bo min davet hat ez neçûm. Hin dost û hevalên min ji min re gotin cihê hunera te ne gundê xezike ne çewlîge. Cihê te Stenbolê Parîs e. Ez jî dibêjim min Stenbol jî dîtiye Parîs jî dîtiye. Ev gund û ev suruş nebe zaroktiya min vê derê nebe ev berhem çê nabin. Ya Bingöl senin yerin değil. Huner di jiyana wî de her li pêş e. Her yekeme temenê wî bûye 5 sal, beriya du mehan jî hevjînî pêk aniye û beriya çend mehan jî moleta ajotina otomobîlê wergirtiye. حاجەدەی سەر بابەتی کە بابەتێکی تەندروستە ئەتوانین لەو ڕێگەیەوە تەندروستێکی باش بەدەستبێنین بەشێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستانیش فەرهەنگ و کولتوری ئەویان لەلا دروست بووە کە ئێستا ساڵانێکە ئەچنە شاخڕەوی و شاخەوانی ئەکەن جا هەم چێژ و خۆشیەکی تایبەتی هەیە هەمیش بۆ تەندروستی زۆر بەسوودە جا گەڕان لە ناو شاخ و چیاکان و بە پێڕۆشتن لە ناو سروش هەم دیمەنێکی زۆر جوانمان پێ ئەدات کە بیبینین سەرنجڕاکێشە ئەچینە ناو سروشتەوە و یەکێکی لەو شتانی کە لین ڕزگارمانە بێت ئۆتۆمبیلە هاژەیتر ئەوەندە بە ئۆتۆمبیل آخر کێشەکەی سۆڤانگەر ئۆتۆمبیل بیگەشتاتەوە ئۆتۆمبیلشمانە بەڵام لەبەرەوەیە کە ئەو شوێنانە ئۆتۆمبیل نایگاتێەوە کەمتر بینراوە و چێژی تایبەتی هەیە ئەمە وای کردووە جا ئەو شوێنانە خۆدواتنی ئۆتۆمبیل کە نایگاتێت زۆر گرنگە ئەچیتە شوێنێک چۆنەڵێ هات دەستی لێ نەدراوە هێشتا ئەوەندە مرۆڤ تێکەڵی ئەو سروشتە نەبووە تێکی بات بۆیە زۆر چێژێکی تایبەتیە بێت ئەو لەگەڵەوەشا سوودی کە سوودی تەندروستی زۆر هەیە ئەمڕۆ دکتۆر هەڵوێست باسیەوە ناکە نەخۆشی شەکرە چییە قاوە بخۆنەوە مەی خۆنەوە خوێ زۆر خۆن خوێ مەخۆن دکتۆر هەڵوێست ئەم جارە باسیەوەکە کە شاخەوانی یاخود شاخڕەوی چەند سوودی بۆ تەندروستی هەیە سڵاوتان لێبێ من دکتۆر هەڵوێستم ئەم بەرنامەیە تایبەتە بەوانەی حەزیان لە شاخڕەوی و دەشت و دەر و کەمپینگ و مەلەوانی و گەڕانە مانەوە لە نێو سروشدا و بینینی دیمەنی جوان و هەڵمژینی هەوای پاک و گوێگرتن لە جریوەجیرەوەی باڵندەی دەشتێکی تەنها ئەزمونێکی خۆش نییە بەڵکو بۆ تەندروستی دەرونی و جستەیشمان یەکاویەک با شاخڕەوی بەنمونە وەربگرین سەرکەوتن بەسەر شاخدا بۆ دڵ باشە و ماسوولکەکانمان بەهێز دەکات هەروەها بۆ کێشدا بەزاندن و کەمکردنەوەی نیشانەکانی شەکرە زۆر کاریگەرە لە ڕووی دەرونیشەوە سەلمێنراوە کە شاخڕەوی سترێس و دڵەڕاوکیە کەم دەکاتەوە جەوت باش دەکات و زیرەکی و چست و چالاکی و تەرکیزی مێشکیش زیاد دەکات باسکی لێخوڕینیش یەکێکی دیکەیە لە چالاکیە گرنگەکان کە لە دەرەوە دەکرێت اینجا با بۆتان باس بکەم کە بۆچی دەڵێم چالاکیەکی گرنگە باسکیل سواری یەکێکە لەو وەرزشانەی کە زۆربەی ماسوولکەکانی جەستە تێیدا دەجوڵێت و وەرزشێکی گشتگیرە هەموو جەستە دەجوڵێت ڕاکردن و پیاسەکردنیش سوودەکانی نزیکن لە پاسکیل سواریەوە بۆیە پێکەوە باسییان دەکەم ئەم وەرزشانە ماسوولکەی قاچەکان بە تایبەتی بەهێز دەکەن و تەندروستی دڵ بەرەو پێش دەبەن و بۆ جونگەکان گەلێک باشن و تەنگە نەفەسیش کەم دەکەنەوە بۆ هێوەشی کە لە کاتی لێخوڕینی پاسکیل و ڕاکردندا ئیندۆرفین دەڕژێت خەمۆکی و بێتاقەتیش کەم دەبێتەوە گەرە و شوێنانی بۆی دەچن نزیک ئاویش بێت ئەوە سوودەکانی چەند قاتە هەندێک لێکۆڵینەوە دەریان خستووە بەس کات بەسەربردن لە نزیک کانیا و سەرچاوەکانی ئاو دنیایەک کاریگەری ئەرێنی لەسەر تەندروستی دەرونیت هەیە جاوەرە وەرزشە ئاویەکانی وەک مەلە و کایاک و سەوڵ لێدانیشی لەگەڵ بکەیت مەلەوانی مەترسی توشبوون بە نەخۆشی درێژخایەنەکان بە ڕێژێکی بەرچاو کەم دەکاتەوە تەندروستی و کەسانە باشتر دەکات کە نەخۆشی دڵ و شەکرە و نەخۆشی درێژخایەنەکانی تریان لەگەڵدایە هەروە دەرکەوتووە مردنی پێشوەختە لە مەلەوانەکاندا لە 150 کەمترە بە بەراورد بۆ کەسانەی کە مەلە ناکەن ئەمە جگەلەوەی زۆربەی وەرزشوانان لەگەڵەوەدان کە
وەرزشە ئاویەکان سوودی زیاترت پێدەگەێنن لە وەرزشەکانی دیکە چونکە کە دەچیتە نێو ئاوەوە ماوەیەکی زیاتر دەمێنیتەوە و بۆ پێی جموجۆڵیش ئاسانترە زیاتر دەجوڵیت بۆیە لە ئەنجامدا وەرزشێکی زیاترت کردو و سوودێکی زیاترت لە وەرزشەکە وەرگرتو. ئەو کەسانەشی ڕۆماتیزمەیان هەیە و لە نێو ئاودا یاری و مەلەیان کردووە بە بەراورد بە توشبووەکانی دیکەی ڕۆماتیزمە کە وەرزشی تر دەکەن و مەلە ناکەن تەندروستیان باشتر بووە و نەخۆشیەکەیان کەمی کردووە وردەورد. مەلەوانی و جوڵە لە نێو ئاودا بۆ بە تەمەنەکانیش سوودەکانی لە باسکردن نایەت چونکە پەککەوتن و کەوتنە سەرجێگا بەڕێژەیەکی بەرچاو لە نێو بەتەمەنەکاندا کەم دەکاتەوە و لە خانمانیشدا تەمەنی ناومێدی دوا دەخات. نازانم باوەڕ دەکەن یان نە بەڵام ئاکە ماڵەوە دەڵێن دەبڕۆ لە دەرەوە هەر هەوایە کەڵمژە باشەبی ئەم جارە بڕۆ لەوانەیە باش بیت چونکە بەشێکی ئەم قسەیە ڕاستە و زانستیە لەم بارەیەشەوە لێکۆڵینەوە هەیە دەڵێن نەک تەنها وەرزشکردن لە دەرەوە تەنانەت ئەگەر بۆ وێنەگرتنی و شاخ و داخش بشیتە نێو سروشت هەر سوودی تەندروستی و جەستەیی و دەرونی لێ دەبینیت. بۆیە چوونە نێوباخ و دەشت و سروشت لەمەوەدا پشتگوێ مەخن کە برادەران شاخڕەویەک ڕێک دەخەن ڕۆژێک دادەنێن بۆ مەلەیان هەر پیاسەیەکی ئاسایی پارکێک دەکەن بڕۆ هەم جەستە و هەم دەرونت پێویستیانە. هەر لە سەرم بابەتە کە شاخڕەوی جیا لە شاخەوانی چونکە ئێستا زۆربەی کەس کاچێ شاخەوانەوەیە بە چەند ڕۆژێک کامپینێک ئەمێنێتەوە یاخود جلوبەرگی تایبەتی پێ هەرچەنە من نامێت زۆر زیاتری لەسەر بڵم لە بروی کەسانی پسپۆر و شارەزام ڕۆمیێوانمانن لە ئەستۆدیۆ و تایبەت بەو بابەتە قسەمان لەگەڵەکەنەوەیش کەسانێکن کە بە پێی ڕێنمایی و تایبەت قسەمان بۆکەن بزانین ئایا شاخڕەوی چۆنە و چۆنە توانین ئێمە شاخڕەوی بکەین ئەگەر شاخەوانیش نەبین بۆیە لەگەڵمان بن تا بزانینەوە پرسیارانەی کە هەمانە و تایبەتە لەگەڵ بەڕێز هەردی باوەدین کە ڕاهێنەری شاخەوانیە بکەین بەڕێز هەردی بە خێراتی بەیانیت باش هەر ئەڵێن شاخەوانی زۆر باشە هەمومان دایمە مێشکمان بۆ شاخەوانی ئەچێت بەڵام من ئەوە مزانی ئەمڕۆکە جیاوازی هەیە بەڵام نازام جیاوازەکەی چییە شاخەوانی باشترە یا شاخڕەوی باشترە ئەو کەسانی شاخەوانی ئەتوان بکەن کێنەوانی کە شاخڕەوی ئەتوانن بکەن کێن اینجا ئەمانوێت زۆر زیاتر لەسەرەوە بە قسە بکەین با یەکەم جار بزانین جیاوازیان هەیە جیاوازەکەشیان چییە. سپاس بۆ دەرفەتە خۆشحاڵم کە ئەمڕۆکە لێرە لە بوارێکی گرنگ لەسەر ئاستی وڵات قسە بکەین. شاخەوانی یاخود وەرشەکانی شاخ جۆر و شێوازیگەلێ زۆرن ئەوەی ئێستا ئەیبینین لە وڵاتەکەی خۆمانە شاخڕەویەکی سادەیە بۆیە ئەوش هەر پێویستی بە زانست و زانیاری هەیە پێویستی بە خول هەیە پێویستی بەبینینی چەندین لیڤڵی جیاواز هەیە لە ڕاهێنانەکان بەڵام ئەگە جیای بکەینەوە لەگەڵ لیڤڵەکانی تری شاخەوانی تامان زۆر جیاوازە دنیایەکی ترە چەندین بواری تر دەوێت ببڕی چەندین لیڤڵە دەوێت بڕی لە زاراوەی ئێمەیە تەنها شاخڕەوی یاخۆ شاخەوانی باسەکەن بەڵام لە زاراوە جیهانیەکان ئەگە جیای بکەیتەوە ئێمە تراکینگمان هەیە هایکینگمان هەیە دوای ماونتینەرمان هەیە ئەکسپیدیشنمان هەیە ئیتر بەرەو سەرەڕوە بۆیە ئەو دنیایی تر کە ئەچێتە بابەتی ئەکسپیدیشن دنیایەکی ترە کەسانی سادە ناتوانن ئەویشە بکەن بەڵام ئەگە بینە سەر ئەو بوارێکەوە لە وڵاتی خۆمانە هەیە شاخڕەوی شتێکی باشە و خەڵکێکی زۆر بەدوای ئەوەرشن ئێستا و پێویستە بە هەمان شێوە ڕاهێنان ببینن خول ببینن بۆی زانست و زانیاری ورد کۆکەنەوە لەسەر ئەو بابەتانە دواتر بۆی بە شێوێکی تەندروست بتوانن ئەو کارە بکەن. باشە ئێوەکو ڕاهێنەر لەو بوارەیە چی بۆ کەساناڵن کە ئارەزوێواکەن بۆ نمونە گەشتێ بکەن بەڵام ناتوانن بۆ نمونە شاخەوان نین چۆن بتوانن شاخڕەوی بکەن. بەدڵنیاییەوە بە هەموو وەرشێک پێویستی بە توانایەک هەیە بەڵام وەرتوانەکانی وەرزشی شاخەوانی ئەتوانین بکەینە چەند بەشێکەوە یەشێک لەو بابەتانێک کە لە خودی ئەو کەسەیە هەبێ دەبێ ژینگە پارێزێکی باش بێ دەبێ ڕێز لە کەلتوری ئەمە خاڵێکی جوانە ینی پێش هەموو شتێک گە بێ ژینگە پارێزێکی باش بێت زۆر باش بێ
بۆ نمونە نقلێک چکلێتێک کە خوا کاغزەکەی فرە نەداتە خاکە ئەگەر بزانێت دوای چەندێک ئەو کاغزی ئەو نقلەت دوای چەند ساڵ شیە بێتەوە تەمان فڕی نادا ئەمانش هەمن لە ڕێگای خولەکانەوە ئەمە ئەزانرێ و ئیزافەتەن پارێزگاری لە ئاژەڵەکان بکە ژاوەژاو دروست نەکە ڕێز لە کەلتوری ئەو ناوچەیە بگرێ ئەمە بابەتێکەکەوە زۆر زۆر گرینگە لە بابەتی شاخەوانی ئەنجا وەسێتە سەر توانەکانی جەستە و زانیاریەکان ئەو کەرستانی بەکاری دێنێ وردەکارەکان و زانیاریەکان لەسەر ئەو کەرستانە و لە ڕێگای کەسانی شارەزاوە بزانێت چۆن بەکاردێ لە جلوبەرگیش هەر گرنگە کاکردی ئێمە باسی کەرەستاکەین باسی هەموو بابەتەکانەکەین کاڵین جلوبەرگە پێڵاوە کەرەستەکانە بۆیە لەوانەیە تۆ وەکو زانیاری بزانی بەڵام نەزانی بەکاری بێنی ناوەکان بزانی بەڵام لە جێگا و مەکانی خۆیان نەزانی بەکاری بێنی بۆی پێویستەکە لەسەر ئەوە مادە باسی جلوبەرگەکان ئەکەین جلوبەرگی شاخڕەوی و شاخەوانی هەردووکی یەکێک یاخود شاخەوانی چونکە بە شوێنی سەخت و بەرزە سەر ئەکۆن پێڵاوی تایبەتی ئەوێت چۆزام ئەو گۆچانەیە ئەو دارێکە بەدەستیان یا نا بۆ شاخڕەویش هەمان کەرەستە بەکارەهێنرێتەوە من وەکو باسم کرد لیڤڵەکانی شاخەوانی زۆرن بۆیە ئەگەر لە ڕووی زاراوە باز بکەین شاخەوانی لەگە شاخڕەوی دوو لیڤڵی زۆر جیاوازن دوو دنیای جیاوازن بەڵام لە وڵاتی ئێمە هەمووی پێڵن شاخەوان ئەوەی کە لە وڵاتی ئێماکرێ بەپێ ئەو سروشتەی کە هەمانە کامیانە شاخەوانی یا شاخڕەویە ئەتوانم زیاتر لە 175 بڵێم شاخڕەوێکی سادەیە بۆیە شاخمان هەیە تەکنیکیە پێویستی بە کەرەستەوە ئەبزاری ترە شاخمان هەیە لە وەرزێکە ئەچێتە بابەتی شاخەوانێکی سادە و لە وەرزێکی ترا هەمان ئەو شاخە ئەبێتە شاخڕەوی بۆی وەرزەکان ئەیگۆڕێ بۆی ئەو جلوبەرگانەی کە بەکاردێنین زیاتر دەبێ هەناسە بدە زیاتر دەبێ بە شێوەیەک بێ ئاوی لەشت بە زۆری لەدەست نەدەی بۆیە گرنگەکانی فێربوون و وەکووتم ئەو کەرستانی کە ئەتەوێ بەکاری بێنی بیناسی و لە ڕێگای کەسانی شارەزاوە فێربی چۆن بەکارێنی کاکردی ئێستا و دیمەنانەی کە لەسەر شاشەکان هەر بەڕێستانن و لەگەڵ تیم و هاوڕێ و شاخەوانەکانی دیکە ئەوە سروشتی کوردستانە بەشێکی سروشتی کوردستانە و بەشێکی نەخێر ئێستا ئەو بەستەڵەکە ئەوە ئایس کلایمینگی پێڵێن ئەمە چای کۆڕەکە هایک ئەنفلایە کەوا من یەکێکم لەوانەی کە تەنها من کردومە دەسم پێ کردو لە خوا بەزیادەسە کۆمەڵی کەسی تر هەیە ئیتر چەندین وڵاتی ترم کردووە هەم بۆ خولبینین هەم بۆ فێربوون و هێنانی ئەو زانستە بە وڵاتی خۆمان و بۆی بیدەم بە ئەوە سەخت نییە؟ بەدڵنیایە سەخت زۆر سەختە ژینگەی کوردستان چەندێک یعنی لە ڕووی ئەو بابەتانی باسە کرد وتە زۆری شێواز هەیە تا چەند گونجاوە و مەترسی نییە زۆر ئەگەر ئیجازە هەبێ من چەند لیڤڵێک باز بکەم لە بوارەکانی شاخ مەسەڵەن وەرشەکانی شاخ بە گشتی ئەگەر جیا بکەینەوە زۆرن بەڵام ژینگەی کوردستان لە هاکینگێکی نیمچە قورس ئەتوانین پشتی پێ بەستین لە زستانی سەختی خۆمانە بۆ سەکرانمان هەیە هەڵگوردمان هەیە مەمورمان هەیە خیدێریمان هەیە چەندین لوتکەی ترمان هەیە بەڵام بەداخەوە بەهۆی ناوچە سنووریەکان زۆر مەترسیدارە بەڵام لە بوارەکانی تری یەکێک لەوانە بەردەوانیە بەردەوانی بڵێن ناوهۆڵ و دەرەوەی هۆڵمان هەیە ئەتوانین ئەگەر هەم حکوومەت هەم کەسانی پەیوەندیدار هاوکار بێ یەکێک بێ لە لیڤڵاکە هەرە سەرەکانی هاوشەوی وڵاتانی تر لە بابەتی بەردەوانی بتوانین کار بکەین لە وڵاتی خۆمانە بەردەوانی چییە؟ بەردەوانی چەندین کەرەستەوە ئەبزاری تایبەتی خۆی هەیە کەوا بەدەست و بەوە سەرەکەوی حەبلی تایبەتی هەیە ئەوەش کۆمەڵە جیاوازی تری هەیە بۆ نمونە ترادمان هەیە درێلینگمان هەیە ئیتر کەسانی شارەزا و هەم لە ڕووی توانە هەم لە ڕووی تەکنیکیەوە ئەتوانین بڵین 175 مێشک و تەکنیکە ئەگەرچی هێزیەک توانایشی زۆریە بەڵام 125 ئەوەش دروستە باش کاک هەردی ئەو بابەتانەی کە باست کرد وتم لە هەرمی کوردستان مەترسیان هەیە یاخودنا ینی بۆ نمونە چیتە شاخی سەکران مەترسیەکان زۆرە ئایا لێرە توانرێ ینی ئەگەر تووشی مەترسیەک بوون تیمێکی واتان هەبیان خۆتان ڕاهێنان بۆ کەساناکەن خۆتان چاودێری ئەو شتاکەن و چەند ڕۆژێگە توانن بمێننەوە
مەترسیەکانش لە ڕووی زاراوە لە ڕووی بیرۆکەی شاخەوانی مەترسیەکان زۆر و شێوازی گەلێ زۆرن هەندێک مەترسی هەیە دەستکردە و هەندێک مەترسی هەیە سروشتە ئەوانێ وا دەستکردن وا دیارە وەکو مین و ئیتر هێزەکانی سەرسنوور و کۆمەڵێ بابەتی ترە کەوا دروستە بێ لە ڕێگای دەستی مرۆڤەکانە بەداخەوە بەڵام هەندێک مەترسی هەیە سروشتیە ئەو مەترسیانەش ئێمە وەکو مرۆڤ ناتوانین بەرانگاری هێزیەکی سروشتی ببینەوە کەوا لە دەرەوەی توانەکانی مرۆڤن بەڵکو ئێمە چەند زانیاری و زانست و خول و ئەوانەمان هەیە بۆ ئەوی ڕزگارت بێ بۆی بە شێوەیەکی تەکنیکی فکری لێ بکەیتەوە بۆیە ئێمە لە وەرزەکان شاجیاوازە لە وەرزی هاوینە بۆ نمونە تۆ لە شاخێکی ئەمبڵانسەیان هەر ئۆتۆمبیلێ ناگا بە تۆ بۆیە پێویستەکە کۆمەڵێ بابەتی ترت هەبێ و زانیاریت هەبێ لەسەری بۆیە زۆر گرینگە لەگە تیمێک ئەچی چێت لەگەڵە ئایا ئەو تیمە ئەیبێ لەگەڵ خۆت ئەو شاخە من تا چەند بتوانم شارەزای ئەو کەسەم ئایا ئەتوانێت یاخود ناتوانێت بۆیە وەکو لیدەرێک وەکو سەرپەرشتیاری گروپێک یان ڕێکخراوێک زۆر پێویستە تۆ بزانی چێ ئەبەی بۆ چ شاخێک جگە لەوەی کە کێ ئەبەن بۆ شاخێک شتێکی دیکە زۆر گرنگە بۆ ئێوەی شاخەوانان تا چەند ئەوە ڕەچاو ئەکەن کە لە فریاکەوتنە سەرەتاییەکان شارەزا بن ئەگەر دۆخێکی نەخوازرا هاتە پێشە بۆ کەسێک لە ڕووی هەناسەدانەوە کێشەیەکی بۆ هاتە پێش لە ڕووی نەخۆشیێکی دڵی هەبوو شتێک یەک لە ڕووی تەندروستە فریای گوزاری سەرەتایی چۆن بۆ ئەکەن یاخود تا چەندە مەرجە شاخەوان یاخود شاخڕە و لە فریاگوزاری سەرەتایی شارەزایی هەبێت بەدڵنیایەوە هەر کەسێکەوە خۆی وەکو شاخەوان ئەناسێنێت دەبێت سەرەتاییەک بزانێت لە فریاگوزاریەکان بەڵام لەگەڵەوەشە لە هەموو تیمێکا دەبێت دکتۆرێک یاخود بابەتێکی پرۆفشناڵ هەبێت لەو بوارەیە جالەوانی کوردستان هەمانە ناتوانم بڵێم هەمویان بەڵام تا ڕادەیەک ڕەچاوی ئەو بابەتاکەن یەکێک لە ئەندامانی ئەو گروپەت دەبێ هەڵگری تەواوی کیتەکانی فێرس ئەید بێ و بێ لەوەشکەوە زانستێکی وردی هەبێ بەڵام ئەگەر ڕووداوێکی نەخوازرا و ڕوویدا ئایا لە دەرەوەی توانای ئەو بوو بۆ نمونە ئەمەڕەنووە بۆ نمونە ئەو بڵێن ئەو شاخە بەستەڵەکان کە ئەکەویتە ناوی لە وڵاتی ئێمە زۆر کەمە بۆیە پێویستەکە بابەتەکانی ڕسکی و بزانێ بتوانانی ئەو کەسە بینتە خوارەوە بێگەینتە جێگایکی مەبەست بۆی کەسانێکی تر بتوانن هاوکارت بن و پێویستەکە لەسەر ئاستی وڵاتە کە زۆربەی وڵاتەکان هەیە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە زۆر کەمە چەند کەسێکی خۆبەخش هەیە لە ناوچەکانە ئەویشە ئەکەن دوور لە دەسەڵاتی حکوومەتەوەوانە بەڵام پێویستەکە حکوومەت ڕەچاوی ئەوە بکە تیمێکی فریا گوزاری تایبەت بە شاخە بێ و زۆربەی وڵاتەکان هەلیکۆپتەری تایبەتیان هەیە بۆ فریاکەوتنی ئەو بابەتە بەڵام سپاس بۆخوا چەند جارێک حاڵەت ڕوویداوە لە ڕێگای هەلیکۆپتەرەکانی حکوومەتی هەرێم تواندراوە ئەو هاوکاریش بگەین ڕاستە باشە کاکردی بۆ نمونە ئەمە من و سۆڤانم ڕۆمانەوێ بچین شاخڕەوی یەک بکەین باشە پێشتر نەچوین و ماوەیەکی زۆریشە وەرزشمان نەکردووە ئەتوانین یان پێویستمان بە چیە بێت وەکو کەرەستە سەرەتایەکان ئەوە دیارە کەوا پێویستەکە تۆ پێڵاوێکی نیمچە پوتیت هەبێ و ئەو جلوبەرگانی کەوا بتوانانی حرەکات و یاخود شێوازی جوڵەت فراوان بێ و هەناسە بدا و کۆڵەیەکی بچووکت هەبێت ئەگەر تۆ بۆ شاخڕەوەی یا گوڵ گەشتێک ئەچیت شاخێکی سادە دەبێت بۆ ئێوە هەڵبژێردرێ و ئیزافەتەن زۆر گرینگە ئەو لیدەرە یاخود ئەو کەسێ لەگەڵ ئێوە دێ هەم هەوایی لەگەڵ هەناسە و سووتانی وزەی تۆ بکە بۆی بزانێت لە چه حاڵەتێکا تۆ ئەتوانی بڕۆی نەڕۆی سەریعیکە سەبری بکە بۆیە ئەو وردەکاریانە دەبێت لە سەرەتاوە کە دەست پێکە مادام من شارەزای ئێوە نیم پێویستەکە من جێگایەکی زۆر سادە لیڤڵێکی سەرەتایی هەڵبژێرم تا بزانم توانەکانی ئێوە چەنە بۆی ئەگەر حاڵەتیشی نەخوازراوە ڕوویدا بتوانم چەند کەسێکشم لەگەڵ بێ بەتوانابن بۆی هاوکاری ئێوە بکەن و بیان بمەخوارێ کاکە هەردی باوەدینەوەی کە باست کرد من تێگەیشتم ئەمەی کە ئێمە بچین بۆی ئەمە گەشت و سەیرانێکە چکە شاخڕەوی لە گەشت و سەیرانێک دوو جارەوە بڕۆین تا جارەوەی کە ماچینەوە گەشت و سەیرانێکین شاخڕەوی و شاخەوانی نییە بەڵام لەگەڵەوەشە ئەبێ ڕەچاوێش بکەین کە لە کۆڵە پشتێکەمان خواردنی تەندروستمان پێبێشتی زۆر قرس لەگەڵ خۆمانان نەبین
تا بتوانین کارەکە بۆ ئێوە ئاسانکە چکە هێشتا نازانم من و هاژە چەند هیناکەبین. ئەگەر ئیزافەیە بکەم لەسەر خواردن تەمان دنیایەکی ترە لە شاخەوانی ئێمە وازانین خواردن بخۆین و تەواو بەڵکو لیڤڵەکانی خواردن دەیە بزانی چەندێکی پێچێ شیە بێتەوە ئایا ئەمڕۆکە تۆ خۆت ئامادەکەی بۆ بەیانی چی بخۆی شەوەکەی چی بخۆی بەیانی کە بەڕێکەوی چی بخۆی بۆیە ئێمە دەبێ ئەو لیڤڵانە وەکو ئەملاح و معدەنەکان دوای شەکرەکان چاوریەکان پرۆتینەکان ئاوەکان دەبێت ئەوانە هەموو جیاکەینەوە دەبێت بزانی چەندشی پێچێ بۆشی بوونەوە و ببێت بە وزە بۆی خواردن دنیایەکی ترە لە شاخەوانی شاخەوانی و شاخڕەوی دنیایەکی ترێمە سپاس دەکەین کە ئەم بەیانی ئەمە بردەنا ئەو دنیاە هەردی باوەدین ڕاهێنەری شاخەوانی بۆ هیوایی کە ئەم وەرزشە زیاتر پەرە بسێنێت و بەو سروشتە جوانی کە لە کوردستان هەمانە هاوڵاتیان سوود لەو سروشتە وەربگرن و سپاس بۆ کەسانی وەکوێوەش کە بەو شێوە دروستە ڕەنماییەدە سپاس بۆ دەرفەتە عەزیزم. سەبارەت بە مافەکانی منداڵ ئێستا قساکەین و بابەتێکمان هەیە کە ئامادەمان کردووە مافەکانی منداڵان و ئەرکەکانیان بەرامبەر خۆیان و دایک و باوکیان منداڵان کۆمەڵێک مافیان هەیە هەمیشەش باس لەواکرێت لە ڕۆژی جیهانی منداڵان باسی لێکە ڕۆژانی تریکەش باسی لەوە ئەکرێت کۆمەڵە ئەرکیش دەکەوێتە سەرشانی منداڵان هەمیشە باسی مافەکانیانەکەین کۆمەڵە ئەرکیش هەیە کە ئەکرێتە سەری شاریان جا بابەتێک لەم بارەوە ئامادەکراوە پێکەوە ئەیبین. ئێمە ئەم جاران باسی مافەکانی منداڵ ئەەکەین بە گشتی و لە هەمان کاتە ئەرکی منداڵ بەرامبەر بە خودی خۆی و بەرامبەر بە ژیانی ڕۆژانەی لە هەمان کاتە هۆشیارکردنەوەی دایک و باوک بە گشتی باس ئەەکەین. منداڵ ئەو مرۆڤەیە کە لە تەمەنێکی خوار 18 ساڵە واتە ئەمەش لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەک بەپێی یاسا ئەگۆڕێ و گۆڕانکاری بەسەردا هاتووە بەڵام بە شێوازێکی گشتی وا پێناسە کراوە کە هەر کەسێکە هەر مرۆڤێکە لە تەمەنی خوار 18 ساڵیەوە پێناسە ئەکرێ لە هەمان کاتیشا کە وتت منداڵ پێویستە مافەکانی پێپشان بێ و پێویستە ئەرکەکانیشی پێپشان بێ ئێوەی دایک و باوک ئێمەی پەروەردەکاران پێویستە زیاتر هۆشیار بین بەرامبەر ئەم بابەتە چونکە منداڵ نازانێت لە سەرەتای تەمەنیەوە کە چۆن بابەتەکان هەزمکان چۆ مافەکانی خۆی بناسیە بەگشتی ئینە سەر مافەکانی مناڵ چییە یەکەم شت پێویستە کە ئاشنای ئەم بابەتە بین ئەوەیە منداڵ مافی ژیانکردنی هەیە لە سەرەتایی لە دایکبوونیەوە هەتاوەکو کاتێک کە گیانی بە خاک ئەسپێرێ تۆ پێویستە فێری بکەیت لە سەرەتاوە کە تۆ مافت هەیە بژیت لە هەر بار و دۆخێکی نەخوازرای شابی دووهەم هەموو منداڵێک پێویستە نازنامە و لە هەمان کاتا ناوی خۆی پێ ئاشنا بکرێ بە تایبەتی لە تەمەنی 2 ساڵ بۆ 3 ساڵ بەرەوسەرەوە چونکە کە کاتە یەکێک پرسیاری لێ ئەکات ناوت چییە یا خۆت خەڵکی کوێ ئەبێ ئەم مناڵە ئاشنای ناو و نازناوی خۆی بێ لە هەمان کاتا خاڵێکی تر زۆر گرنگە بەڕاستی پێویستە منداڵ لە خوێندن دوور نەخرێتەوە واتە منداڵ مافی ئەو هەیە کە بخوێنێ لە هەمان کاتا منداڵ مافی خواردنی هەیە مافی یاریکردنی هەیە گرنگترین خاڵ کە پێویستە دایک و باوک ئاگادار بێت ئەوەیە کە خواردنی تەندروست و خواردنێکە تەرکیزی مناڵ بەهێز بکە ئەو خواردنانە زیاتر بدرێ بە مناڵ لە هەمان کاتیشا یاریکردن ڕێگەیەکی پەروەردەیە ڕێگەیەکی فێرکردنە ڕێگەیەکی متمانە بەخۆبوونە بۆ مناڵ پێویستە کاتێک کە منداڵ ڕخنەیەکی هەیە یاوە خۆت بە شتێک ناقانە گێ لێ بگری واتە منداڵ ڕخنەی هەیە لە هەمان کاتە پێشنیاری هەیە کەواتە تۆ ئەبێ وەکو دایک و باوک گێ لێ بگری بێجگە مافەکان کۆمەڵێک ئەرک هەیە پێویستە منداڵ جێبەجێ بکە لە ژیانی ڕۆژانەی خۆیان واتە تۆ لە ڕێگەی بەها کۆمەڵایەتەکانەوە فێری سڵاوکردنیەکەی فێری سپاسکردنیەکەی فێری وشەی خۆشەویستی ئەەکەی بەرامبەر دایک و باوکی و بەرامبەر کۆمەلگا و هاوڕەکانی بەکاری بهێنێ لە هەمان کاتا فێری ئەوەکەی کە دەست بشوە بۆ نمونە خۆی پاگرا بگرێ ژوورەکەی پاگرا بگرێت یارمەتی دایک و باوکی با بۆ کۆکردنەوەی ناوماڵ ئەمە چییە ئەمە چەند خاڵێکی سەرەتاییە کە تۆ فێری مناڵی ئەەکەی بەڵام کەسایەتی مناڵ لە مناڵیەوە پێی دروست ئەبێت پێی گەشە ئەگات و لە هەمان کاتیشا لە کاتی گەورە بوونیا بۆ قەناغەکانی هەرزەکاری و گەورەتریشا ڕنگدانەوەی هەیە کە تۆ فێری دەشتنیەکەی فێری ماڵداریەکەی فێری ئەوەی ئەەکەی کە یارمەتی دەوروبەر با و یارمەتی هاوڕێکانی با و هەمان کاتیشا هاوبەشی یاریەکانی پێ بکات ئەمڕۆ باسی هونەرمەندێکمان کرد لە سەرەتای پرۆگرام هەر لە باکووری کوردستان بوو ئێستا هونەرمەندێکی دیکەشمان هەیە هەرکە یاخود بڵین خەڵکی باکووری کوردستانە ئەویش پێشانگەیەکی تایبەتی کردەوە کە تایبەت بوو بە ڕەنگی سروشتی تابلۆکان لەسەر قوماش نەخشێنراون جا ئامانجی ئەم هونەرمەندە ئەوەیە کەمە لەمە بەرش باسی سروشتمان کرد ئەم بە شێوازێکی تر هەوڵ ئەدات کە مرۆڤ بگەڕێنەوە بۆ ناو سروشت و خۆی دوور بخاتەوە لە مادە کیمیایەکان
کە زیانیان بۆ مرۆڤ هەیە. پێشانگایەکی تەواو جیاوازە. جوانی و ڕەنگینی گوڵەکان لە کارە هونەریەکانیدا دەبینرێت. لە گوڵ و گەڵای دار و ئەو گژوگیانەی لە ناو سروشتان نەخش و نیگار دەخاتە سەر قوماشەکان. ئەم هونەرمەندە لە ڕێگەی پێشانگاکەیەوە دەڵێ سروشت هەموو پێویستیەکانی مرۆڤی تێدایە بۆ ئەوەی تەندروست بژی. سەمیرە ئامانجی ئەوەیە مرۆڤ پارێزراو بێت لەو مادانەی زیانی پێدەگەێنن. هونجی زانن لە بۆ تەندروستیە ئەو تشتێن ئەم سنتێتیکی خۆ دکن ji bo bedena me zav nerinde yani dikeve bedena me nexweş dike dixe lê ew tiştê tabî ne nexweşiye gişkî tabî ne û min zan bala min dikişan min got berê ça çê dikirin ça xwe dikirin kinca ça boyaq dikirin ew meraqa min zan bala min dikişan min zav lê kolîn kir û wan tişta min çêkir. لەگەڵ تێپەڕبوونی کات و پێشکەوتنی پیشەسازی قوماش لە ناوچە جیاجیەکانی جیهاندا بەردەوام نەخش و نیگارەکانی سروش لەسەر قوماش و جلوبەرگدا بەکار هاتووە. بەڵام بەشێکی بەرچاوی ڕەنگەکان سروشتی نین. سەمیرە لە ڕێگەی پێشانگاکەیەوە مرۆڤ و سروشتی پێکەوە ئاشت کردووەتەوە. چما کو ئەوژێن ئاپێم خاڵیچی و چێک کردبوون ئەوە خاڵیچانە هەلا هەیە هەنە یانە 6 ساڵێ هەلا هەیە ڕەنگی وانە قەژێنێ چێ ئەو قەسا بێدەون. yemeği bırak o makinede çetkin ya boya başka çetkin ona hemen çarpın salada ve cerek şuştur rengi ona hedi değişti be. Sebebi evana rındın şahane hazdıkın jibana bede çekirin yani. زیانی مادە کیمیایەکانی وەکو ڕنگ لەسەر جل و بەرگ و پێداویستیەکانی ژیان و هەروەها گەرمبوونی زەوی و پیسبوونی ژینگە هۆکارێک بوون کام هونەرمەندە گوند بە گوند بگەڕێت و لە پێشینان و لەو کەسانی کە بەتەمەنن پرسیار بکات ئاخۆ لە کۆندا چۆن جل و بەرگ و پێداویستیەکانی و ژیانیان نەخشاندووە و ژیانیان پێوە کردووە. ئەفسان شاه محەممەدی کوردستان 24 ئانکارا. سۆڤانێستا ئەوەنەی دیقەتەیە کوڕان ماشەڵڵا لە کچان شیک پۆشتر و جوانترن ڕێک پۆشتر جلی جوانتر بە مۆدرن ینی جاران بە تایبەت لە تەمەنی هەرزەکاریە کوڕ بەڕاستیانی هەر لە ماڵیشەوە زۆر تااقەتیان نەبوو قسەی لەگەڵکەن ینی خۆی گرنگی بەخۆینە ئەیە هەر تەمەنەکەی وابوو بەڵام ئێستا لە هەموو تەمەنەکان جوان لە مناڵێکەوە بیگرە هەتا ئاگاتە کەسانی زۆر بەتەمەنیش چونکە زۆر گرنگی بە شیکپۆشی و جلوبەرگیان. بەڵێ جا شتێکی دیکەش کە زۆر گرنگە پێشتر هەر ئەیان و جلوبەرگی پیاوان هەر پێویستە لە ناو چارچێوەی چەند ڕەنگێکی دانرا بۆیان دانرابوو هەروانیان لە بەرگە قاوەی و ڕەساسی و ڕەش و نیلی زۆر ڕەنگی تریتیانە و بەڵام ئێستا ڕەنگەکان زۆر جیاوازن تەنانەت هەندێک قوماشیش هەیە گوڵداریشە گوڵیشی هەیە کەچی پیاوانەکرێ بە قەمیس بۆیان جا هەندێشتیشمەوە هەر هەڵەیە هاژە هەڵەیە باوە کە پیاوان ئەیکەن لە جل لەبەرکردنە ئێمەش بۆمان گرنگە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پیاوانمان کەشخە بن جلوبەرگی جوان لەبەرکەن دەمانەوەی ئەم بەیانیە لەگەڵ کەسێکی شارەزا ئەو هەڵە باوانەی کە هەیە پێتان بڵێن هەڵەکان چییە و پێشتان بڵێن مۆدی ئەم ساڵ چییە بۆ جلوبەرگی پیاوان میوانەکەمان ئامادەیە لە ستودیۆ. بەڵێ ئەویش کەسێکی شارەزا کە ئەمبێز شادزی دیزاینەری جلوبەرگە تایبەت بە جلوبەرگی پیاوان ئەم ئافرەتانیش دەرفەتێنین قسەی لەگەڵا بکەین بەڕێزم بێز بە خێراتی و بانیت باش زۆر سپاس چەندێکە پێچووتە ئاوە خۆشی کرد چارێکێک چارێکی هەرەوەنە هەرەوەندە باش ئەگەر یەکێک شیکەی چەندێکت پێچێت دەگەڕێتەوە سەر کەسەکە ئەو کەسە خۆی چەند هەندێک کەسمان هەیە تایبەتمەندیان لەگەر یەکدی جودایە هەیە زووتر باوەڕ بە شتەکە دێنیان باوەڕ بە ستایلەکە دێنی هەندێکیشان هەیە تاخیتریان ئەو کەسانی زیاتر وەسواسن زیاتریان پێدەچێتن قەناعەتی پێێنێ بە کوردەکەی خۆمان تا قەناعەت بەیەکێنی هەنێکەیە تۆ ئەزانی چی لێدێ بەڵام خۆی حەزی لەو شتەنیە لە بەریکە خۆی بە سیاسەتی بەشی دیزاین ئەوەیە قەناعەت بە بەرامبەرەکەت بینی کە چ شتەکی لێدێ ئەوەیە زیاتر باشە کاگەم بەس ئێوە وەکو ئێمە نین یان وەکو خانمان نین بیرکەنەوە چی جوانە چی لەبەرکیان لە ناو یەک کەنتۆرە نەزانی کامە لەبەرەکی وابزانانی هیچ نییە خۆی زیاتر پیا و لەگە ئافرەت
لەمێژ ئەو جیاوازەیە بە دیارکەتیە پیا و ئاسانترە لە ئافرەتی ئافرەت زیاتر شتی ورد لێ دەکۆڵیتەوە بەس پیاوەکان زۆر شتی وردەکان نابینن بەڵام لە هەمان کاتیشدا ئێستا کە زیاتر پیا و گرنگی دەداتن بە وردەکاریە ڕاستە بەو کۆتایانە زیاتر گرنگی بە ڕەنگەکان دەدا یان ئەو ستایلانەی کە بۆ ئاخیرانە پەیدا بوونیان ئەو کۆلێکشنانەی نوێ کە دروست دەبی لەم سەدەیە گرنگی پێدەدا بەس وەکو پێشتر ئەو شتێنەوە بەڵام ئافرەت هەم لە کۆن و هەم لە ئێستادا بە وردە بۆ شتەکانی زیاتر تێبینی کردێ کە چ بەکاردێ باشگەم بێت ئێستا ئاسانترە هەڵبژاردننی جلی و بەرگ بۆ پیاوان ئیتر ئەو چوارچەوە یاخود ئەو بازنە بەرتەسکە نەماوەتەوە کە جاران هەبوو چەند ڕەنگێکی تایبەت هەر ئەمە حەستان لێ حەستان لێ حەستان لێنی هەرۆمان زیاترمان نا تەواوە قسەکەت شتی زۆر زیاتر هاتیە کۆلکشنی زۆر زیاتر هاتیە ستایلی زۆر زیاتر بەردەستە لە بۆ پیاوان دەتوانن بەکاری بینن یەک لەو ستایلانە کە ینی بەردەستە بووە هەموو کات دووبارەیان کردیتەوە تێکەڵکردنی دوو ڕنگ پیاویانی لە دوو ڕنگ زیاتر تێکەڵ ناکە یەکسەر دێکاتە ستایلێکی خۆی و پێدێتن بەڵام ئێستا لەم دوایانەی تێکەڵکردنی ڕەنگەکان زۆر گرینگە کە بزانیت تێکەڵ دەکەی ڕاست پێشتر زۆر بە ئاسانیان دادەنا کە ئەو دوو ڕەنگیان دەهینە بەڵام ئێستا کە تێکەڵکردنی ڕەنگەکان وای لێ هاتە لەگە ڕوخسارت لەگە بەژن و باڵات لەگەر وەرزدا ڕەنگەکان دەگۆڕدێت چ جۆرە ڕەنگێک بەکاردێنی و لە هەمان کاتیشدا هەر وەرزە و یان هەر ساڵە و ڕەنگێک دەبێتە مۆدەی ساڵ ینی دەبێتە کۆلێکشنی ئەو ساڵە زیاترە پیاوان ینی باشترە لەوەی کە پیاوان گرنگی بە ڕەنگەکان بدەن لەو کاتانی کە ستایلەکانی خۆیان هەڵدەبژێرن باشە ئەمە قورس نییە لەبەرەوەی هەندێک ڕانی مەحدودە بۆ ئێوەی پیاوان ئەرکەکەی تۆ قورستر ناکات لەبەرەوەی یان ئاسانترە بۆ گونجانن سەلیقەی تۆیەکە بۆ نمونە هەر نیلیش بێت بەڵام ستایلەکەی جیاواز بێت خۆی پیاوەکان ینی وا پێشبینیمان کردیە ئەگەر پیاوبی پیا و زیاتر ڕەنجی ڕەش و نیلی و ڕەساسی بەکاردێنی باشە ئەو سێ ڕەنگە قاوەیشی ئێوە مەیەن بە ئێمە قاوەیشی ئێوە مەدەن بە ئێمە بەکاردێنی هەندێک جار لە وەرزی پاییزدا قاوای دەکەنی خۆتان و شارشی بەسەردا هەڵدەڕێن باشەوە لە پاییزی ئێمە ئەمە لە پاییزی ئێمە بەس باقی وەرزەکان بۆ خۆتان ڕەنگە زیاتر پیا و ئەو سێ ڕەنگی کە بەکاردێنی ڕەنگەکان ڕەشەکە لە بۆ ئەوەی ئەناقی بەکاردێنی نیلەکە لە بۆ شخصی بەکاردێنیتن ڕساسی لە بۆ دیبلۆماسی بەکاردێنیتە بەس نا پیاو دەتوانین ڕەنجت کەش بەکاربینیتن لە بۆی هەیە ڕەنگەکانیت کە بەکاربین بە گوێرەی ڕەنجی پێستی ڕوخساری و لەگەر وەرزەکەی کە تێیدایە و ئەو شوێنەی کە دەستە لێ ینی ئەو شوێنی کە برێن هەندێک شوێن جیاوازە شوێن هەیە بۆ میواندارە شوێن هەیە بۆ ئەنی ئەمە ستایلەکانمان زۆرە ستریت ستایلمان هەیە کافی ستایلمان هەیە پارتی ستایلمان هەیە بگرە زۆر یان دەگاتە دەیان ستایلی ئیدی پیاوەکان لە بۆیان هەیە ڕەنگەکان تێکەڵ بکەن وەکو ڕێنماییەک بۆ پیاوەکان لە وەرزی زستاندا لە دوو ڕنگ زیاتر تێکەڵ نەکەن لە هاویندا لە سێ ڕنگ بەسەرەوە تێکەڵی بکەن و لە بەهارجدا یەک ڕنگ بەکاربینین بۆ لە بەهاردا یەک ڕنگ بەکاربین ئەو تێبینیە گرینگە زۆربەی کاتەکان لە بەهاردا ڕەنجی سەوز بەرباوە ینی دەکەوێتە پێش چاومان دەیبینین لەو حاڵەتێک کە پیا و ڕەنگەکان تێکەڵ دەکە یان ئەو ڕنگانی کە بەکاری دێنی دوو ڕەنگیان لە سێ ڕەنگە جوانتر بە دیار ناکەویلۆ ڕەنگە کەسکەکە بەرچاوترە و سەرنجەکەی ڕاشێشایە بەڵام لە ئەوەی پیاوەکە یەک ڕەنجی بەکاربینیتن ئەو کاتی ڕەنجی پیاوەکە کە ئەو ڕەنگەی هەڵبژاردیە ئەوش بە دیار دەکەوێتن لەگەڵ سەوزەکەی بەڵام لەگەڵ ڕەنگەکانیتکە بە دیار ناکەوی باشە ئەبێت یعنی لە بەهارە کاڵی یەک ڕنگ بەکاربێنن یعنی پانتۆڵەکەی لەگەڵ قەمیسەکەی یەک ڕنگ بێ ئاساییە یان تۆنەکەی تۆزە جیاواز بێ خۆی تۆنیش ئەمە کۆدە ینی هەر ڕەنگە کۆدی خۆی هەیە ئەگەر تۆنەکەی لە کۆدی 0 بەسەرەوە بڕواتن تۆنەکەی دەگۆڕدرێ یعنی هەر دەتوانێت لە کۆدی 0 بەکاری بینی لە 0 بەسەر نەکەویتن لە تۆنی سەرەوەی چۆن بێ خۆی نەوەکە دەگەڕێتەوە سە ستایلی ئەو وەرزەی ینی ئەمە پێش ئێستا پێش ماوەیەک کە ستایلمان هەڵدەبژارد و ستایلمان دادەنا لە پیاوەکان پانتۆڵی
عدلمان دادنیان دەبایە پانتۆڵەکەی گەورە بایە ئەو چاکەتەکەی گەورە بایە وا باو بوو شتەکە ئێستاکە ناوان نییە ئێستاکە دەبێت بە شێوەی کەسەکە قاتەکەی جسمەکەی چۆنە قاتەکەی لەسەر ئەو ستایلی دابدرێتن و نەگەورە نەگچکە پانتۆڵی ئێستاکە شێوازی گۆڕایی پیاوان شێوازی پێڵاو لە بەکردنی پیاوانیش گۆڕایە پێشتر دەبە بەس پێڵاوی باتیان لەبەردەکرد ئێستاکە پێڵاوی کۆمفۆرتەیە پێڵاوی نیولێتەیە پێڵاوی کاڵە هەیە لەگەر ستایلی قاتیش دەیگونجێنن هەڵبژاردنەکانیان زۆر زیاترە ئێستا پیاوەکان هەم وەکو ئافرەتەکان باشە کاگەم بێز ئەمە بزانم لە یادەوەری تۆ یا ئەو کاتانەی کە جلوبەرگ هەڵ ئەبژێریت بۆ کەسێک چی شتێکت بەسەراتۆ کە زۆر بەلاتۆ تایبەت بۆ خۆش بۆ دووبارەش نەبووتەوە چ ڕووداوێک هەبووە لە هەڵبژاردننی جلوبەرگ و دیزاین بۆ کەسێک کردبێت هەلەگە ناساوەش خۆمان بوو داوای جلوبەرجی لەکردم گوتی وەرە تو سەلیقە زۆر جوانە لەگەڵم بە بۆ نیش تایبەتم هەیە ئەم عادەتەن ینی لەگەر کەسێک کە دەچم زۆر زۆریان ئەگەر یەک سێتیان یەک ستاری لەوە هەڵبژێرم نیو سعات هەتا سێ چارەجی لە بۆی دادەنێم لەگەر ئەو کەسە چوبم ینی ئەوەندەوە سواز بوو بۆ خۆم پرسیارم لە خۆم دەکردم گو ئایا ئەمن وشەی دەزانم یعنی لە هەر جێک لە هەر شوێنی کە شتێکمان تاقی دەکرد یان شتێکمان دادەنا کە پێم دەگوت ئەو شتەیە دیگو ناوە ئەو زۆر ناشیرنە ئەوە کو دەبی ئەنی هاتمە و قەناعەتی ئەو زۆر لەم باشترە ئەوم قەدە بیر ناستەوە ینی ئەم جارش پێ دەرێمەوە دەرێم لەگەت و کاگەم بەزیتر مەی بە بۆ بازاڕە گەروایە قەت لەگەڵا جلوبەرگ بکڕە یا تۆ جارێک بانگی کە بڵێ وەرە لەگەڵ ما تۆ جل بۆ من هەڵبژێر دوای لێ هاتوو ینی ئەو کاتی وەم لێ هاتوو جێم لە ڕێنمایەکانی وی دەکردم بزانم ئەوە کامە شتێک لەکنە چیان ڕاستە ئەوەی لە بیریش بوو بێ ئەوەی زانی بێت لە بیرە چوو لێ هاتوو ئەم لێ هاتوو نەمدەزانی چیان جوانە چیان ناشرینە لەگەر یەکگری باشە کاگەم بێس یەک پرسیاری دیکە و لە یەکەم لەسەر جلی کاژۆڵ دواتریش حەزەکەم لەسەر بابەتی جلی کوردیش پرسیارە لێ بکەم ئێستا ئەو جلوبەرگانەی کە زۆر باوە بۆ پیاوان کە جاران لەوانەیە زۆر نابووە لە بەرچاومانە ئەویش کالە و قاتە باشە جگە لەوە ئایا کوالیتی قوماشەکە تا چەند ئەگونجێت لەگەڵ ئەوەی کە کالە بێت ئەکرێت ئەم قوماشە لەگەڵ کالە بکرێت یاخود نابێت قات لەگەڵ کالە یان گۆڕانکاری بۆ نمونە ئێمە فێر بووبین تەنها قەمیز لەگەڵ قاتا بکرێت بەڵام ئێستا بە پیستایلەکەی تۆش بێ زۆر مۆدرنترە و جیاوازتریشە ئەمە چۆنە ئەوان لەو سەدەی ئاخیری ئەو ستایلانە دروست بوو فرانکچیت دیزاینەرێکی فەڕەنسیە یەکەم جار ئەو ستایلی بەکارهێنا بەڵام نەک لەسەر ئەو شێوازی قاتی پێشوو کە ئەو قاتانی کلاسیک پێشتە دروست دەکرا و خەڵک بەکاری دەهێنا جۆرە قاتێک دوو زۆری قاتی هەیە زۆرێکیان لە قوماشی لینین دروست دەبی لە قوماشی کەتانە قوماشێکی سووکە بۆ لە بەرکردن و بۆ جا دەکرێتەوە لەگەڵ قوماشەکەیت کە ئەوان ئوتیان زوو تێک دەچێت شێوەی گەچرانی ئوتیەکەی زووتر پێوە دیارە هەم قوماشێکی هاوینەیە زیاتر لە هاوینە بەکاردێ و قوماشێکی خۆشە بۆ لە بەرکردن هەم بۆ پێستیش زۆرە نه ئەرکنا زۆر کەس ئێستا لە ئێمەوا داینایە کە ئەگە قوماشی لەبەر کرد دەبێ هەموو کات ئوتی پێوە دیاربی نا ئەو بە پێچوانە ئەو قوماشە یانی ئەو جۆرە بە ترسیەوە جوانە زۆر چاکە دەستەکانت خۆش بێ ئەم بابەتە زۆر زیاتر هەڵەگرێت تەنانەت سەبارەت بە جلی کوردیش ئیتر کاتمان نەما بەڵام کاتێکی تر لەگەڵ دانیشینەوە لەبارەی جلی کوردی پیاوان قساکەیم زای مۆدێلەکانی چی لێ بە هەر لە نەورۆزیشانە بێ با هەر لە نۆرۆزیشانە بێ با لە کاتێکی ترا بێ ئێمە سپاس دەکەین کاگەم بێز ئەم بەیانیە لەگەڵمان بووی ئەم بۆ یادەوەری خۆشەکەت هەم بۆ ئەو ڕێنمایانەی کە پێت داین هەم بۆی کە بەرچاوڕوونتر بین کە جلوبەرگی پیاوانیش زۆر ئێستا تایبەتمەندی جیاوازی هەیە واکرێت کوڕان و پیاوان زۆر شیک پۆشتریش دەرکەون سپاس ڕۆژە گیانیەکان زۆرن بەڵام هەندێک ڕۆژیان زۆر تایبەتە لە ساڵی 2010 کە لە ئەستی جیهانە ڕۆژی سەی تەمووس وەکو ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی بەکارهێنانی پلاستیک دیاری کراوە کە ساڵانە بەهۆی بەکارهێنانی مادەی پلاستیک ژینگە و زۆرێک لە ناوچە سروشتیەکانیش مەترسی گەورەیان لەسەر دروستە بێت
جا بەکارهێنانی مادەی پلاستیکی مەترسی گەورەی لەسەر ژیانی گیاندارە ئاویەکان دروست کردووە کە ساڵانە هەژە بە هەزاران باڵندە ماسی گیانداری ناو ئاو ئەمانە هەمویانە بن بە قوربانی ئەم مادە پلاستیکیە و هەر لەناو ئاوا گیان لە دەسەدەنیان هەر لەناو سروشتا گیان لە دەستدان بەبێ کە خەڵک بزانێ هۆکارەکەی هی پلاستیک بووە. مەترسیەکانی پیسبوونی ژینگە بابەتێکی جیهانیە. هەرێمی کوردستان و عێراقیش لە چوارچێوەی ئەو وڵاتانن کە پیسبوونی خاک و ئاو هەواکەی ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ مەترسی گەورەی لەسەرا. ئەمە بۆتە هۆکار کە بە توێژینەوە و گرتنەبەری ڕێکاری زانستی بۆ پاراستنی ژینگە لە ئاسی زانکۆ و ناوەندی ئەکادیمی و ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان کاری لەسەر بکرێت. لەسەر ئاستی عێراق لە پێنجەهەم وڵاتە لە پیسکردنی ژینگەیە بەداخەوە من تازەترین ئامار کە بینیم بێم وا تێگەیشتن بووین بە سێهەمی ژیانی لە پێشەوەین. ئەگەر هاتوو بەم شێوەیە بەردەوام بێ بەڕاستی ئیتر ژیانکردن لە ناو کوردستان و عێراقا بە تایبەتی بەرەو ئەوە چێک کە ئیتر ئێمە لە دەست دەرەچێ ناتوانانی فریاوە ناکەوین کە ئەو سەرچاوانەی کە ژینگە پیسەکە ئێمە معالەجە بکەین. ئەگەر ئێستا دەست پێ بکەین هێشتا درەنگ نییە، ئەمڕۆ دەست پێ بکەین باشترەوەی کە لە ڕۆژێک یا ساڵێکی تر دەست پێ بکەین. بەپێی ئامارەکانی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان لە سەدا 60 پاشەڕۆ لە هەرێم مادەی خۆراکین و لە سەدا 40 مادەی ڕقن کە زۆرترینیان پلاستیکین. بۆ کەمکردنەوەی ئەو هۆکارانەی کە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر پیسبوونی ژینگە هەیە بەپێی ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2022 دەستەی ژینگەی هەرێمی کوردستان لە سەدا 25 ڕوبەری ئەو پرۆژە پیشەسازی و بازرگانیانەی کە جێبەجێ دەکرێت پێویستە بکرێت بە سەوزایی وەک مەرج بە سەروەبەرهێنەرانی پرۆژەکان جێبەجێ دەکرێت. پرۆژەی لە بری سەوزکردنمان هەیە بۆ هەر پرۆژەیە کە دابمەزرێت ئێمە هۆشیاری تاک ئەین کە ڕوبەری پرۆژەکەی چەند دەبێ لەستا بۆ پۆلێنی پرۆژەکانی ئەلف و با لەستا 25 ڕوبەری پرۆژەکەی سەوزایی پێەکەین ئەگەر لە شوێنی کارگەکەی خۆ پرۆژەکە شوێنی نەبوو ئەیبینە دەرەوە پرۆژەی لە بری سەوزکردنی پێەکەین. زۆرێک لە توێژینەوە زانستیەکان بۆ پاراستنی ژینگە و هۆشیارکردنەوەی تاکە لە پاراستنی ژینگە، بەڵام ساڵ بە ساڵ پیسبوونی ژینگە لەلایەن مرۆڤەکانەوە دەبێت تا گەورەترین مەترسی لەسەر زەوی. ئەوەی ئێستاش دەگوزەرێ پێویستی بەڕێکار و هۆشیاری زیاترە بۆ بەرگرتن لەو مەترسیانەی کە لە داهاتوودا ڕەنگە ڕوو بدات. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. جاهاژە بابین لەسەر بابەتێکی مێژوویش باسی یەکێک لە کۆشکە گرنگەکان بکەین کە کۆشکی ئیسحاق پاشایە. ئەوە یەکێکە لە شاکارە هەرە جوانەکانی باکووری کوردستان و لە نێو لیستی میراتی یونسکۆدایە کەوتۆتە شارۆچکەی بایزید و لەسەر گردێکی بەرز دروستکراوە. وەکو لانەی هەڵۆ دەرەکەوێت یان بڵین وەکو هێلانێکی گەورەی هەڵۆ دەرەکەوێت کە بە گوێرەی ئاژانسی فەرمی تورکیا لە پشووی جەژنی قوربانە 40,000 گەشتیار سەردانیان کردووە و دروستکردنی کۆشکی ئیسحاق پاشا 99 ساڵی خایان و ئەم کۆشکە. ئەو کاتە ناوچەکە سەر بە سەنجەقی بایەزید بووە کە یەکێک بووە لە ناوچە هەستیارەکانی دەوڵەتی عوسمانی و لەلایەن میرە کوردەکانیشەوە بەڕێوە براوە. واتە ئەمە جگەلەوەی مێژوێکی کۆنیەیە و تەمنێکی زۆریشی هەیە چەندین شۆڕش و یاخود بڵێن سەردەمی جیاوازی دەوڵەتە جیاوازەکانی تێدا بەڕێکراوە. بۆیە ئێستاش کەسانێکن تەنها بۆ سیرکردنی ڕێگەیەکی دوورە بڕن و ئەچن سەردانیەکەن. کۆشکی ئیسحاق پاشا لە ئاگری یەکێکە لە شاکارە هەرە جوانەکانی باکووری کوردستان و لە پشووی جەژندا 40,000 گەشتیار سەردانیان کردووە. کۆشکی ئیسحاق پاشا لە نێو لیستی میراتی کاتی یونسکۆدایە کەوتووەتە شارۆچکەی بازید و لە سەرگردێکی بەرز دروستکراوە و وەکو لانەی هەڵۆ دەردەکەوێت. ساڵانە پێشوازی لە ژمارەیەکی زۆر گەشتیاری نێوخۆی و بیانی دەکات. دروستکردنی کۆشکی ئیسحاق پاشا 99 ساڵی خایاندووە. ساڵی 1685 عەبدی پاشا بەردی بناغی داناوە و لە ساڵی 1784 واتە دوای 99 ساڵ لەلایەن ئیسحاق پاشاوە تەواو کراوە. ئەو کات ناوچەکە سەر بە سەنجەقی بایەزید بووە کە یەکێک بووە لە ناوچە هەرە هەستیارەکانی دەوڵەتی عوسمانی و لەژێر هەژمونی میرە کوردەکاندا بووە.
Keyifli bir tur gezisi oluyor. Çok tarihi güzel. گەشتێکی زۆر خۆشە و پڕە لە وێزگەی مێژووی و کەلتوری. یەکەم جارە کۆشکی ئیساق پاشان بینی. وام دەزانی تەنیا لە مێردین نەخشەسازی بەرتەیە بەڵام ئەوەی ئێرە زۆر جوانە. کۆشکەکە لە مزگەوت، ژوور، مەزارگە، هۆڵی جیاواز و حەوشەی گەورە پێکاتوە. هەرچەندە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا دروست کراوە بەڵام تەلارسازیەکەی زیاتر لە تەلارسازی سەرجۆقیەکان دەچێت و کاریگەری چەندین ستایلی دیکەی تەلارسازی بەسەردا هەیە. Şehrin tam yüksekte bir yerinde oluşu, کۆشکەکە لە خاڵێکی بەرز دروستکراوە و تەلارسازیەکی ناوازەی هەیە هەروەها نەخشەسازیەکی جوان بۆ بەردەکان کراوە خاوەنی میراتێکی زۆر جوانین پێویستە هەموو کەسێک ببینێت ئەم ساڵ قەرەباڵغیەکی زۆر هەیە ئەمە مای خۆشحاڵی ئێمەیە ئەوانەی سەردانی کۆشکەکەیان کردووە وێنەیەکی زۆریان لە کۆشکەکەدا گرتووە کە بە تەلارسازیە ناوازەکەی سەرنجی گەشتیاران ڕادەکێشێت جگە لە کۆشکی ئیسحاق پاشا گەشتیارانی ناوخۆ بیانی سەردانی گۆڕی ئەحمەدی خانی و قەڵای ئۆرارتور و مزگەوتی کۆنی بایەزید دەکەن. جا بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانی 24 هیوادارین کە پرۆگرام بە دڵی ئێوە بوو بێت چاوەڕێمان بن سپێنش کۆمەڵی بەرگە بابەتێکی کەتان بۆ ئامادەکەین هەمیشە لە خۆشیدا بمێنن.